بسم الله الرحمن الرحيم. شعبنا الكريم العزيز لە ئێستادا شەقامی عێراقی بە سەرجەم پێکاتەکانیەوە بە بانگەوازێکی چەند ڕۆژەی لەمەوپێشی مستەفا کاظمیەوە سەرقاڵا کە تیایدا داوای دیالۆگی نیشتیمانی لە لایەنە سیاسیەکان و پێکهاتە ئاینی و مەزهەبەکانی وڵاتەکەی کردبوو. ئەندامێکی هاوپەیمانیی هیواژ لە پەرلەمانی عێراق لەبارەی بانگەشەی دیالۆگی نیشتیمانی نێوان عێراقیەکانەوە دەڵێت ئەو کاتەی دەسەڵات و لایەنە سیاسیە باڵادەستەکان شکست دەهێنن لە کارەکانیان ئەوە بانگەشەی تەوافقی نیشتیمانی دەکەن. ئەو پێشی وایە تەوافق و گفتوگۆی نیشتیمانی مەبدە و بەرنامەیەکی سیاسی نییە و تەنها تەکنیک و میکانیزمێکە بۆ پەردەپۆشکردنی شکستەکان. سەبارەت بەو داخوازیەی بەڕێز کاظمی و هەر کەس و لایەنێکی دیکە کە باسییان لە ئاشتەوایی نیشتیمانی کردووە لە ئێستادا دەست پێ بکرێت. بە بڕای من ئەم بابەتانە سیاسی عێراقیەکان لەو کاتانە پەنایان بۆ بن کە خۆیان بۆ خۆیان جۆرێک لە شکستیان هێناوە لەوەی کەوان نەیانتوانیوە ئامانجەکانیان بپێکن بۆیە دوجار پەنا بنە بەر نیشتیمانی و پەیامی نیشتیمانی و دیالۆگی نیشتیمانی ئەوانە. ئەگەر ئەو بابەتە زۆر بەجددی ئەگیرا لە ناو کارنامەی حکوومەتە ئەبوایە لە بیدایەت و باس کرایە و لە هەرێمی کوردستانشە کە لە ئێستادا هەوڵێکی لەو جۆرە هەیە بۆ ئاشتەوایی هێزە سیاسیەکان ئەبوایە پێشەوەی حکوومەت تەشکیل بکرایە. هەرێمی کوردستانیش بەو ئاقارا بڕۆژتایەوە ئەمە یەکێک وایە لە ئامانجەکانی پرۆگرامی حکوومەت کە یالانێکە و بەجددی هەوڵی بۆ باە نەک لە ئەنجامی شکست پەنابەری بۆ ئەم بابەتە و بە فەرمی یاخود قەناعەتێک بێ لەو هێزە سیاسیانەی کە بە نیازی ئەمن. بۆیە من بڕوام وایە نەهێزە سیاسیەکانی عێراق قەناعەتیان بە دیالۆگی نیشتیمانیە نەهێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان ئەوانەی کە لە دەسەڵاتان لە کاتێکا کە دووچاری ئەزمە بن لە کاتێکا ئەوەی کە لە هەرێمی کوردستان لە ئێستا حکوومەتی هەرێم بەرەو ئاقارێکی خەتەرناگەڕوە یا بەرەو شکستێکی حتمیە ڕوە هێزێکی سیاسی لە ئێستادا داوای دیالۆگی نیشتیمانیەکە و چارەسەری نیشتیمانیەکە ئەگەر ئەوان مەبەستیان وایە لە سەرەتای ئەو بابەتەوە باسییان بابەتیان سەبارەت بە فراکسیۆنی دادگەری ئێمە لەگەڵ هەوڵی ئاشتەوایان بەمەرجێ کۆبنەوە نەبێت لە پێراو کۆبنەوە بێ بەمەرجێ بابەتێک نەبێ بۆ ئیستیهلاکی محەلی بەمەرجێک قەزەیەک نەبێ بۆ پەردەپۆشکردنی ئەو شکستانەی هەیە ئەگینا ئەمە یەکێکە لەو خاڵانەی کە هەمیشە کۆمەڵی دادگەری داوای ئەم بابەتەی کرد. هەڵبەتە ئەندامێکی سەرکردایەتی کۆمەڵی دادگەریش پێی وایە هەر ڕێککەوتنێک بە پێوەری بەردەوامی و بە پێوەری نیشتیمان پەروەری بێت ئەوە سەرکەوتوو دەبێت. بەڵام ئەگەر تەنها بۆ تێپەڕاندنی دۆخێک بێت ئەوە تا کۆتایی بەردەوام نابێت و سەر ئەنجام هەڵوەشاندنەوە و بێمتمانەیی دروست دەکات. ئەگەر بێت و هەر ڕێککەوتن و یەک ڕیزی نیشتیمانیەک بە پێوەری دائیمی بی و بە پێوەری نیشتیمانگەرایی بی واتە ینی ئاشبوونەوە بی لەسەر ئاستی نیشتیمان یاخود یعنی هەموو حزبەکان یەک ڕیز بن لە نێو نیشتیماندا بە شێوەیەکی دڵسۆز بەو شێوەیە کە ماف و حقوق و دەسەڵات و ئیمتیازاتەکان وەکو یەک بە یەکسانی بەسەر هەموواندا دابەش بکری یا بە هەمووان بدرێ بە تەئەکید ئەو جۆرە ڕێککەوتن و یەک ڕیزیانە خزمەت بە گەل و نیشتیمان دەکا و حزبەکانش زیاتر دەستباری دەکردن و دەستنەپاڵ. وصلت رسالة قداسة البابا إلى كل هەشتی ئەم مانگە مستەفا کاظمی سەرۆکوەزیرانی عێراق لە وتارێکی ڤیدیۆییدا داوای لە هەموو هێز و لایەنە سیاسیەکانی بەشدار لە پرۆسەی سیاسی و ئۆپۆزیسیۆنی حکوومەتەکەی کرد دەست بە دیالۆگی نیشتیمانی گشتگیر بکەن بۆ مافەکانی عێراق و پاراستنی ئاسایش و سەقامگیری وڵات. پەیامەکەی سەرۆکوەزیران گەرچی لەلایەن هێز و لایەنە سیاسیەکانەوە پێشوازی میدیایی لێکرا بەڵام تا هەنووکە لە سەرزەمینی واقع هەنگاوەکانی گفتوگۆی نیشتیمانی دەستی پێ نەکردووە.